بەناوی خوای بەخشندەی میهرەبان کوردانی خۆشەویست لە هەرکوێ هەن سڵاوی خوای میهرەبانتان لێبێت. بەم بۆنە خەمناکەی کە ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا ڕوئەدا و هەروەها بە بۆنەی تێپەڕبوونی 80 ساڵی ڕەباق بەسەر یەکەم کۆماری کوردستان بە سەرۆکایەتی قازی محەممەد لە مەهاباد کە لە 22/1946 دامەزرا. بەم بۆنەیەوە ئەمەوێ لێرەیە چەند خاڵێک عەرزی هەموو کوردانی خۆشەویست و هەموو ئازیزانی خۆمان بکەین. بەڕێزان، ئێمە پێشەوەی ئینگلیز و فەڕەنسا بێتە ناوچەکە لە ساڵی 1970 بە تایبەت کێشەیەکمان نەبوو بە ناوی کێشەی کورد. ئێمە لە 1000 ساڵی ڕابردووە وەکو مامە سامی زەکی بەگ باسی ئەکا 14 دەوڵەتمان هەبوو، وەکو دەوڵەتی شەدادی، دەوڵەتی مەروانی، دۆستەکی، ئەیوبی، شوانکارە، لوڕی بچووک، لوڕی گەورە، دەوڵەتی حەسنەوی، دەوڵەتی ئەردەڵان، دەوڵەتی زەندی کە ئاخیرەکەیان بووە، زیاتر لە 45 بۆ 46 میرایەتیمان هەبووە کە میروان هەیە 500 ساڵ تەمەنی هەبووە. کاتە ئینگلیز هاتە ناوچەکە بەداخەوە هەر زوو لەگەڵ کەمەل ئەتاتورک ڕێکەوت موتەمەری سیڤەری هەڵوەشانەوە کە سێبەندی تیا و تایبەت بە کورد و هەروەها باکووری تەسلیم بە ئەتاتورک کرد و هەروەها لەگەڵ ئەحمەد شا قاجاردا ڕێکەوت کاتێک کە ئیسماعیل ئاغای شتکاک ویستی لە ئورومیە دەوڵەتێکدا مەزرێنێ و سەید تەهای نات بۆ بەغا تا پرس بە ئینگلیزەکان بکە. ئینگلیزەکان لە بەغاوتیان ئێمە لەگەڵ ئەحمەد شا قاجاردا ڕێکەوتین و ڕێگان ناکە ئیسماعیل ئاغای شتکاک ئەو دەوڵەتە ڕابگەیەنێ. و هەروەها کە لە ساڵی 1970 حکومداری شێخ مەحموودیان ڕاگەیان بەداخەوە 7 مانگ مەجالیانە و شێخ مەحموودیان گرت و بردیان بۆ هیندستان و ڕێکەوتن لەگەڵ مەلیک فەیسەڵ. کەواتە ئەوەی خاکی ئەمەی دابەش کرد. دوای ئەو کاتە ئێمە ئیتر بووینە کوردی ئێرانی یا کوردی عێراقی یا کوردی سووری یا کوردی تورکی لە ناو خەریتەی جیهان، ئەو خەریتەی کە بەڕاستەکانیان ئایان کێشا لە کۆنگرەکانە لە پاریس و هەروەها لە لۆزان. ئەو ئەندازارانەی کە بە دەستی خۆیان خەریتی ناوچەکەیان دائڕشتوایە نابزل هێزان ئەوانش ئیمزایان دەکرد لەناو ئەو خەریتانەیەدا بەداخەوە بەشێکیان بۆ کورد لە خاکی خۆیان دانەنا. کەواتە ئەوەی زەربەی گەورەی لە ئێمە یاوە ئەو ژەهری کە تا ئێستا ئێمەی پێوەی ئەناڵین ئەوان بوون بۆ ئێمەیان ڕشت بەداخەوە. هەروەکوە بینی دەوڵەتەکە یا کۆمارەکەی قازی محەممەد کاتێک کە ستالین نەبینی لەگەڵ شای ئێرانە ڕێەکەوێ و جێشەکەیەتەوە کوردستان و لاسیوێکی 1947 قازی محەممەد لە چوارچرا لە سێدارە ئەدرێ. و هەروەکو کیسنجەر خۆی ئەڵێ كنا غير ئەخلاقیینە مع الكردی في السبعينات. ئێمە لە هەفتاکانە لەگەڵ کووردا زۆر مامەڵێکی نائەخلاقیمان کرد کە لێ پرسن بۆ ئەڵێ ما أعطيناهم السلاح الكافي ليقاتلوا وما تخلينا عنهم ليتفاوضوا مع الحكومة العراقية. يعني ئەوەنە سلاحمان پێ نایان شەڕی پێ بکەن و هەروەها وازشمان لێ نەهێنا لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێ بکەون. کەواتەوە زلهێزانن بەژەوەنیەکانیان لە هەر کاتێکا لەگەڵ هەر لایەکی زلهێزی سەردەستی ناوچەکە ڕێ بکەون، هیچ حسابێک بۆ خواست و ڕەوا و ڕەوایەتی و خوێن و خەباتی میلەتی ئەمەیان نەکردووە بەڕاستی. و ئەو فرسەتەش ئێستا لە هەرێمی کوردستان ڕێکەوت و هەرێمی خۆمان کە بەڕاستی ئەوە تا ئێستا بەرژەوەندی ئەوان لە بوونی ئەم هەرێمەدا ماوە. ئەمەی دوێنێ بینیمان لە ڕۆژ ئاوا تۆمبارەك بە ئاشکراڵێ ئێمە ئەوەنە قەرزداری قەسەدەنین تا داوامان لێ بکەن. قەسەدەیەک لە 2015 بەمای 10 ساڵە هەزاران ڕۆڵەی لەو پێناوەیە خوێنی ڕژاویانی لەدەستداوە لە پێناو و هەروەها ڕێکەوتن هاوکاری تەدریب، بەڵام ئێستا بە ئاسانی بەجێیان دێڵن. لێرە من چەند دوای ئەم ڕووداوانە کە دەرەکەوێ ئەوەی ئێمەی بەش کردووە، ئەوەی ئێمەی لە ڕووی فکریەوە، لە ڕووی خاک و نیشتیمانەوە، لە ڕووی سەرۆت و داهاتەوە دابەش کردووە ئەوانن. بۆیە هەمومان قوربانین بە هەموو هێز و هەموو ئایدیا و هەموو فکر و هەموو جیاوازیەکانمان کە هەمانە ئێمە هەمومان قوربانین. لێرە دوو خاڵ عەرز دەکەم. خاڵی یەکەمەوەیە تکایە بەرنەبینە گیانی یەکتر، با قەڵەمەکانمان با خیتامان ڕوو لە یەکتر نەبێ. ئەوەی ئێمەی ئاوا لێ کرد دوژمنانن، خاکەکەی ئێمەیان دابەش کردووە، ئێمەیان بەش کردووە، ئێمەیان داوە بە یەکە لە دوورە ئەوان گاڵتە بە ئێمەکەن کات ئێمە بەری بینە گیانی یەکتر بەداخەوە بە ئاسانی پیاوە گەورەکانمان دەدێنە بەر نەشتەر. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە کە ئێستا ئێمە پیاتی هەپەڕین. خاڵێکی کە ئەو هەرێمەیە لە باشووری کوردستان
ئەگەر هەیە لە لەحزەیەکە کە تا ئێستا مەطلوبە الحەمدولله تا ئێستا شوێنێکە لە لای زلهێزان پێویست بە بوون و مانەوەی ئەکان لای ئەوان مانەوەی گرنگە چونکە شوێنێکی ستراتیژیە سەرۆت و سامانی تایە شوێنێکە لە ڕووی جیۆسیاسیەوە گرنگە بوو ئەوان وەیە لە ئێستاە داوام وایە کە ئەو دوو هێزەی لە هەرێمی کوردستان لە ڕووی بەرز بنەوە لە ئاستی حیزبایەتی و ناوچە و خێڵەوە بەرز بنەوە بۆ ئاستی نیشتیمان و بۆ ئاستێکی باڵا یەک بکەون چکە ئەم هەرێمەش لە بەردەم ڕەشەبایەکی ئاوهادا بەرگە ناگرێت تا لە دەستی نەدەین نازان چیمان لە دەست داوە داوایان لێ ئەەکەم واز لە قۆڵبادان بێنن پند لەم کارە ساتانە وەربگرن ئێمە هەمومان قوربانین با بە دەستی خۆمان جارێکی کە ئەم هەرێمەشی نشمان لە دەست دەرنەچێ و هەر شاد و سەرکەوتوو بن سڵاوی خواتان لێبێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه